بینەرانی ئەزیزم کاتتان باش بۆ ئەم جارەی بەرنامەی بەکراوەی قسە لەسەر چەند پرسێک دەکەین کە بەم دواییانە بوون بە بابەتی شەقامی کوردی و مشتومڕ و لێکدانەوەی جیاجیان بە دوای خۆیان داهێناوە. ئەمڕۆ باس لە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکەین کە لە دوای ئامادەکردنی پرۆژە یاسایەک و ئیمزاکردنی لەلایەن ژمارەیەک پەرلەمانتارەوە شیکردنەوەی زۆری بۆ کراوە. هەندێک ڕایان وایە سیستمی حکوم لە هەرێم سیستمێکی نیمچە سەرۆکایەتیە و وڵات بەرەو دیکتاتۆریەت دەبات و پارتی دیموکراتی کوردستانیش ڕایوایە سیستمی کوردستان پارلەمانیە و مەبەستی سیاسی لە پشت و ڕوژاندنی ئەم باسەوەیە و پێشیان وایە لە ئێستادا هەرێمی کوردستان پێویستی بە مەرجەعێکی هاوشێوەی سەرۆکی هەرێمە. لایەنێکی دیکەی گفتوگۆی ئەمڕۆمان باسکردنە لە ئایندەی پەیوەندی نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و کۆبوونەوەی ئەم دوایەی بارزانی و سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و جددیەتی دەسەڵات لە جێبەجێکردنی داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن بۆ چاکسازی. لەگەڵ میوانەکانم ئەمڕۆ تاوتوێی ئەم پرسانە دەکەین. بەڵێ بینەرانی عزیز بۆ ئەم بەرنامەیە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. سیروان زەهاوی توێژەر لە بواری یاسا. میوانی دووهەممان ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێربێن. میوانی سێهەممان ڕێبین هەردی وەکو نووسەر بەشدار دەبێت لەگەڵمان. بەخێربێن. هەروەها دوا میوانیشمان ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانانەی دیکەش دەکەم سەرچاوماناتن. کاک سیروان بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. ئەمەوێ بزانم ئەو سیستمەی لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت چ جۆرە سیستمێکە گەر پێناسی بکەین؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتو بۆ میوانەکان. لە ڕاستیدا ئەوەی دەیبینی سیستم لە هەرێمی کوردستانە جارێکان دەستورێک نییە تا بڵێ ینی داعتیماد دەکەیتە سەر قوانینی هەیکەلی، چونکە لە وڵاتێکدا کە دەستور نەبێ ئەگەر دەستور ببێ ئەوە لە دەستورە لە ژێر ڕۆشنایی دەستورە لە چوارچەوەی دەستورە دەزانی سیستمەکە پەرلەمانی یا سەرۆکایەتی نەم چی سەرۆکایەتی. بەڵام ئەگەر حسابێ بۆ پرۆژە دەستور بکەین ئەو پرۆژەی کە ئێستا هەیە چونکە هیچ نەبێت دەنگی لەسەر دراوە لە کۆی 96 ئەندام پەرلەمان 95 دەنگی لەسەر داوە و لە ڕێڕەوی ئەوەیە بخرێتە ڕاپرسیەوە خەڵکە ڕێی خۆی بڵێ ئەمە لەلایەکە و لەلایەکی تریشەوە هەندێک قوانینمان هەیە پێوتی قوانینی هەیکەلی يعني بعربي القوانين ذات الطابع الدستوري وأتى لغياب دستوري شو وكو قانوني سركاتي هرم وكو قانوني أنجمني وزيران قانوني دستي قضائي سلطة قضائي دستي دادوري قوانين دستگاه سربخو كان أما أنا بيوتي قوانين ذات طابع دستوري يعني ذات صبغة دستورية يعني وكو دستور حساب بوك لغياب دستوره أجل تمشاهم قانونان بكين و تريب لقال بروجة دستوري هريمي كردستان بيقومان دبيني نظام لهريمي كردستان نظام يجي برلمانية بلام يعني دكريت مثلا لبر أوي هندي كس أو أخنا بابلين وكو بلغة ديالنا وكسروي كريم لين خلقه وهالدا بجدره دكريت بلين نظام يجي برلماني جورق تايبت من دي تاعه بلام أما معناه وين برلمانية ياخذ سروكايت شو كان نمونه من هي أو مو دساتير دولة البرلمانية كانوا من بردز داير وكو بلغة لكن فقريش بوتاني بخير مو ونسراويش يعني عزيتاناك أو كاتاني جيناغري كنظامي برلماني هيا لدنيا السروكيش إلى الآن خلقه والده بجري أو كنا مساوي وكو بلغاري وكو بس دقيق رخصة بدا خصتي نظامي برلماني شيء يعني تويس خو قصي بازارني ما بيكن مثلا قصي بلغاكن صفات نظامي برلماني سمات نظامي برلماني تابت من دقاي نظامي برلماني شواشتي سريكيه يكم شت وجود رئيس دولة غير مسؤول وأتى السروكي كتابه أم سروكة بربرسيار نبي حكومة بربرسيار ببرام برلمان دو وجود مجلس وزراء مسؤول وأتى بوني أنجمني وزيراني بربرس ليبرسيني لي بكري برام برلمان سين الفصل الجامد بين السلطات وأتى separate of power وكل فرنسية بيوتري وأتى دسراتجان ليك جا كرابتوي ليك جا كنويكي جامد وأتى تداخلي كوا لنيواني النبي بلا فصل المرن بين السلطات نك جامد بقوله آخر شت أويا كتعاون وتوازن هم عندي لنيوان ده صلاة كان به أما هم عندي لا شيء خويا بينته برلمان بتواني لبرسينا ولا حكومته ده صلاة التنفيذي بك لبرامبر ده صلاة التنفيذي بتواني لكن حالته يجي على الكراوة حلي برلمان بك أم شو خصلته حمو فقهاء قانون دستوري لسر بلام برلمان لهما كادات تشاوديري إيشوكاري سروكي ريما كابلام ناتواني لبرسينا ولا قلدا بك كواتا شو نتوانين بلين سيستم كبرلمانية استفيطلم لها مو دنيا السروك اشتاق هي بيوتي التوقيع المجاور يعني شلون يعني سروك عندي صلاتي لا عندي ولات الزور لا عندي ولات الرمزيه لا عندي ولات المامناوان ده يعني سي اتجاهي فكري هي اتجاهي قالت ده صلاتي جيب جاكردن دوانا به ده صلاه كان ده باش بكري لبين السروكي جمهوري وزيران وبين سروكي هريم يا سروكي كمال اتجاهي قلت له نخير
با دەسەڵاتەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران زیاتر بێت لەگەڵ سەرۆکی هێرێم یا سەرۆکی با بڵێن کۆمارێ ماڵێن چکە تجا دەستوریەکان لەسەر سەرۆک کۆمارە اتجای سێمە ئەڵێ نەخێر ئەڵێ با دەسەڵاتی سەرۆکی هێرێم یا سەرۆکی کۆمار ڕەمزی بێ تەشریفی بێەوەکەوەی لە عێراق هەیە لە هەرێمی کوردستان ڕەمزی و تەشریفاتیە دەسەڵاتی سەرۆکی هێرێم دەسەڵاتی سەرۆکی هێرێم ئەگەر توی تەماشای دەستور بکەی هیچ دەسەڵاتی گێڕەهای نییە نە ئەوەی لەسەر ئەرزی واقعیا ڕۆدا بۆ نمونە تۆ پرۆژەیەک لە پەرلەمان هەمووی پەنابا بۆ سەرۆکی ئەڵەمە لە سەرۆکی ئیمزای مەکە دەسەڵاتی شیە لەوەی هەندێک دەسەڵاتی بەڵام ئەم دەسەڵاتانی کە دراوەتە سەرۆکی هێرێم یا هەیەتی لە چوارچێوەی سیستمی پەرلەمانی دەری ناکە حەزەکەم بزانین چکە سیستمی پەرلەمانی لە هەمووی وەکو یەک نییە کۆپی-پێستی یەکتر نین هەموو دستوریەک هەموو سیستمێکی سیاسی و قانون لە هەر وڵاتێکدا ڕنگدانەوەی واقعی اجتماعی و سیاسی و اقتصادی وڵاتەیە زۆر بە کورتی گەر وەڵامم بیتەوە چ سیستمێک لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت بەناو پێم بڵێ زۆر بە کورتی سیستمێکی پەرلەمانیە بەڵام ئەو ئیتیجاهی بردووە کە هەندێک دەسەڵاتی داوەتە سەرۆکی هێرێم وەکو ئەوی لە نەمسا هەیە کە سیستمێکی پەرلەمانی نەخێر نا من لەگەڵ ئەوە نیم حتا هەندێک لە برادرانی پارتیش وا دەڵێن نیمچە سەرۆکایەتیەوە غەڵەتە ئەو قسەیە بەڕێی من ناوانیە نیمچە سەرۆکایەتی وەکو نیزامی فەرەنسیە کە سەرۆکی فەرەنسا بەڵام شەش ئەندام لە ئەنجومەنی بەس دەخاکسیروان لە هەموو جیهانە سیستمی نیمچە سەرۆکایەتی ئەوەی پەرلەمان بەشێکی دەسەڵاتی هەیە و سەرۆک بەشێکی دەسەڵاتی تەنها لە فەرەنسا سەرکەوتنی بەدەستێناوە نمونەی فەرەنسان بۆ مەهێنەوە بۆ نمونە تۆ تونست هەیە میسرت هەیە خۆ لە میسریش پەرلەمانت هەبوو ئەمانی چه سەرۆکایەتین ئەمە لەوێش پەرلەمانت هەبوو بەڵام تۆ چی بوو سەرۆک چی بوو دەسەڵاتی ڕەهایە کاکە یادگەر خزمەت بکەم شتێکی زۆر مغاڵەتەیەکە مغاڵەتەیەک زۆر گەورە هەیە بەداخەوە لە ناو زۆرێک لە حتا یاسان ئاسانی شتێکەوت هەندێکە با بڵێن زۆرێکیان ئەگەڕێن بۆ سەر قسەیەکمیان ئەویش ئەوەیە کە نیزامی پەرلەمانی معنای ئەوە نییە کە پەرلەمان لە وڵاتە هەیە ئاگات لێبێ نظامی پەرلەمانی معنایەوە نییە وڵاتە پەرلەمانی تایە لە هەموو وڵاتی پەرلەمانی تێ خۆ ئەمریکاش نیزامی سەرۆکایەتیە بەڵام پەرلەمانی تایە نیزامی پەرلەمانی کاتێک ئەوترێت تو لەمەڕ نیزامی سەرۆکایەتی و مەجلیسی و پەرلەمانی بێت یعنی ئایا سەرۆک دەسەڵاتی جێبەجێکردنی هەیە و لە هەمان کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ ئەوە پێوترێت سەرۆکایەتی بەڵام ئەگەر سەرۆک هیچ دەسەڵاتێکی نەبێ دەسەڵاتی تەواو بۆ پەرلەمان بێ و سەرۆک بە وکالەتی پەرلەمان وڵات بەڕێوە ببا وەکو سویسرا واتا مفوض بێ وەکیل بێ وەکوی لە سویسرا هەفت سەرۆکەیە بە تەناوب دەبنە سەرۆکی وڵات پەرلەمان دەسەڵاتی سەرەکی هەیە ئەوە پێوترێت نیزامی جەمعی یان مەجلیسی بەڵام نیزامی پەرلەمانی معنای ئەوەیە کە سەرۆک وجودی هەیە و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش وجودی هەیە بەڵام دابەشکردنی دەسەڵاتەکانی بینی هەردوو بەشەکەی دەسەڵاتی جێبەجێکردن فەرقەکە لە نیزامێکی پەرلەمانی بۆ نیزامێکی پەرلەمانێکی تر واتە ئەبێ ئەمە لەو مغاڵەتەیە دەرچین کە نیزامی پەرلەمانی معنای ئەوەیە پەرلەمان لە وڵاتێ وەکو تونس و مسر ئەوانە دێمە لای تۆ بۆچی ئەوە ڕخنەتان لەوە هەیە کە سەرۆک لەلایەن میلەتەوە هەڵبژێرێت دەسەڵات سەرۆک هەمویان سەرچاوی دەسەڵاتیان سەرچاوی شەرعیەتیان میلەت نییە بۆچی پێتان وایە ئەم سیستمەی لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت وڵات بەرەو تاکڕەوی و دیکتاتۆریەت تەماشا بکە کاگیادگار ئێمە میلەتێکین لە دیکتاتۆریەت هاتوینەتە دەرێ و هەموو تاڵی و ناخۆشیەکانی نظامی تاکڕەوی و نظامی سەرۆکی ئەو حەد و قاعیدی ئەو حەد بابینیوە و کارەساتی بەسەراهێناوین لەبەرەوە پرسی سەرێکیمان لە دوای ئەم ئەزمونە تاڵەوە کە کورد پیان ڕۆیشتوەوەیە جاریشکەمە دووبارە نەبێتەوە نە ناو هەرێم و لە دەروی هەلێمە حکوومەتێکمان نەبێ کە دەسەڵاتیە بۆ یەک کەس بێ و یەک کەس بتوانێت هەموو شتێک بکە هەموو بڕیارێک باوە دەسەڵاتێکی ڕەهای بینێ لە دەسەڵات بۆچی ئەڵێ دەسەڵاتی پەرلەمانی خۆ پەرلەمانیش خەڵک هەڵبژێرێ و نوێنەرەکانی خەڵک نەگە سەرۆک هەڵبژێرین بۆچی ئەمانەوێت سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرێ لە خەڵکەوە هەڵنەبژێرێ لەبەرەوەی ئەمانەوێت سەرۆک لەژێر چاودێریە بێت نەتوانێت دەسەڵاتی ڕەهای هەبێەوە کۆمەڵی قەرارات بەبێ پرسکردن بەبێ وەرگرتنی ئەو بیر و بۆ چونە جیاوازانەی کە پەرلەمان شوێنی ڕاستەقینەی دەرکەوتنی بیر و ڕاجیاوازەکان و هێزە جیاوازەکانە تەفەڕوت بە قەرارەوە بکەوە بڕیار بە بەڵێ لە سەرۆکایەتیە لە نظامی هەم لە دەستوری پێشنێرکراوە هەم لە قانونی سەرۆکایەتیە ئەو سیستەمەی لە کوردستانە حکومڕانیەکە سیستەمی سەرۆکایەتیە و بە پێچەوانەوە ئەوەی کە هینی ڕەمزی لە کوردستانە هەیە پەرلەمانە نەک سەرۆکایەتی هەرێم هەر لە دەستوری پێشنێرکراوە بەس بە ڕقم پێ دەڵێم لە دەستوری پێشنێرکراوە بەس پەرلەمانی کوردستان 4 دەسەڵاتی هەیە بەس سەرۆکی هەرێم بەس سەرۆکی هەرێم بەتەنیا
24 دەسەڵاتیان پێبەخشیوە 24 دەسەڵات کە دوایی ئەمە سەر بەڵام کاکسیروان ئەڵێت دەسەڵات سیستم لێرە پەرلەمانیە و لەگەڵ کۆمەڵێک خەسڵاتی تردا لە پاڵی کە تۆ نەتوانی سەرۆکە هەمووی باسەکەم باڵێ ئێستا پیشان دێم لە دەستورە هاتووە سەرۆکی هەرێم بۆی هەیە بارینە ئاسایی ڕابگەێنێ بە ڕەزامەندی پەرلەمان بێەوە هیچ ڕێژەیەک بۆ پەرلەماندان رابێت دەزەی یعنی تۆ نازانی ئەبێت چەند هین بێ باری ناساییە زانی یعنی چی یعنی تەحەدا لە هەموو ئازادیەکانمان نەتوانێت بکات سەرۆکی هەرێم سەرۆکی هێزی پێشمەرگەی کوردستانە و ئەتوانێت پلەی سەربازی ببەخشێ و ئەتوانێت دەربکات هەموو سەربازێک هەموو موقعێکی دەربکاوە خەڵک تەعین بکە لە وڵاتێکی وەکو ئێمە کە حیزبایەتی و کە سەرۆکی ئەو خاڵەشم بیرچ و سەرۆکی هەرێم کابێ بە سەرۆکی هەرێم لە دەستورا پێشنیار نەکراوە بە هیچ شێوەیەک واز لە دەسەڵاتە حیزبیەکەی بێنێ واتەوەکو سەرۆکی حیزب بمێنێتەوە سەرۆکی هەرێمیشە زۆر مەترسیەوەیە هەموو جێیشەکە بکە بە حیزبی خۆی و هەموو کادرانەی کە سەر بە حیزبەکەی خۆی نین وەلایەنێ خانە نشینیان بکە سەرۆکی هەرێم خەتەرتر لە هەمووی بۆی هەیە هێزی فیدراڵی بام بکە بۆی هەیە هێزی فیدراڵی بانکا بۆ ناو هەرێم لە کاتێکا کە بە پێویستی زانی بێ ئەوەی هیچ ڕێژەیەکدار رابێ بۆەوەی کە پەرلەمان ڕازی بوون لەسەرمە بێت سەرۆکی هەرێم بۆی هەیە هێز ڕەوانەی دەرەوەی هەرێم بکە بەبێ ئەوەی هیچ حسابێ بۆ پەرلەمان لەمی ناکرابێ وفعلا لەم بینابینیمان سەرۆکی هەرێم هێزی ڕەوانەی کەرکوب کرد بەبێ ئەوەی هیچ پرسێ بە پەرلەمان بکە ئایم هێزە ڕەوانە بکەم یان ڕەوانە نەکەم ئەم بەخشینی ئەم جۆرە دەسەڵاتە لە وڵاتێکە کە پڕ ناکۆچی حیزبی بە ئەزمونێکی گەورەی لە شەڕی ناوخۆیە مەترسیەکی زۆر گەورەیە کۆمەلگای کوردستان هەمووی لێت بکە و مەترسیەکی زۆر گەورەی هەیە کە سەرۆکی هەرێم هەموو وڵات بکە بە حیزبی هەموو وڵات بکە بە جەماعەتی خۆی واوانەی کە لە جەماعەتی خۆی دوو ئێمە ناتوانین لە سەرۆکی هەرێم پرسینەوە نە پەرلەمان ناتوانێت لی پرسێتەوە هیچ دەستگایەکەمانی بێت گەر سیستمەکە پەرلەمانی بێت کە زۆر جار لایەنەکانی ئۆپۆزیسیۆن گلەیەوە کەن ئەڵێن هەموو شتێک بە زۆرینە و کەمینە و بە تەوافق بەڕێکری ئایا سیستمەکە پەرلەمانی بێت هەمان شت ڕوو نادات و زەمان چییە بۆەوەی هەمان شت کە تۆ ئێستا ئەمانەی و خاڵانەی ژمارت ڕوو نەداتەوە لە سیستمی پەرلەمانی لە سیستمی پەرلەمانی سەرۆکایەتی هەرێم کە لە پەرلەمانەوە بژار دەسەڵاتێکی تەشریفیە بیان دەسەڵاتە ترسناکانە نادەی بە یەک کەس نادەی بە یەک سەرۆک ئەمانە زۆربەیە مەسەڵەن باری ئاسایی لە پەرلەمانی عێراقا بە دوو لە سەرچی پەرلەمانە درێ نە لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە سەرۆکی عێراقایە نە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانایە ئەمە لە دەسەڵاتی پەرلەمانە و فعلا ئەبێ دوو لە سەرچەی پەرلەمان ڕازی بێ بۆەوە مەسەلەن هێنانی هێزی فیدرالی لە عێراقەوە بێ لە دەسەڵاتی پەرلەمانە بێ نابێت لە دەسەڵاتی سەرۆکا بێ و ئەبێ بە ڕێژەیەکی گەورەش بێ بە دوو لە سەرچێ بێ چونکە ئەوە هێنانی هێزی فیدرالی بۆ عێراق ئەو شتێکە جاران پێمانەوت خیانەت یعنی ئەوەی کە تۆ هێزی بێگانە بێنی بۆ سەرکوردکردنی خەڵکی خۆت و ئەمە بە شەرعی بکەی بیتە دەست کەسێک ئەمە بەجاران پێمانەوت خیانەت ئێستا بە شەرعیە کرێ ئەدرێتە دەست کەسێ ئەمە بدرێتە دەست پەرلەمان لە کاتێکا کە فعلەن کورد پێویستی بەوە بووکە هاوکاری هێزە فیدراڵیەکان وەرگێ بە لەسەر سی پەرلەمان بێت نەک ئەمە بدرێ بە تاکە کەسێ لەبەرەوە ئەمە مەترسی دروستبوونی سەرۆکێکی دیکتاتۆری تایە تەماشاکە هەتا ئەگەر سەرۆک خیانەتی کرد ئەزانی پەرلەمان ناتوانێت لای بە پەرلەمانە بێت دوو لە سەرسی ڕازی بێ بۆی شکات لە سەرۆکی هەرێم بکە ناتوانێت لای ببە شکاتەکە لەکوێیەکە لە دادگای دەستوریەکە ئەچین لە دەستورا دادگای دەستوریە خوێنینەوە دادگای دەستوری چێە دادگای دەستوری لە حەو کەس پێگێ ئەم حەو کەسە سەرۆکی هەرێم دایانێ باشە ئەخەمە لەکوێی دنیا هەبووە ئەنجا لەو حەو کەسە ئەگەر دوو لە سەرسی پەرلەمان گەیشتە ئەو قەناعەتی کرد کە سەرۆکی هەرێم خیانەتی کردووە ناتوانێت لای بێ شکاتەکە با بۆ دادگای دەستوری لەو حەو حاکما بێ 5 حاکمیان ڕازی بن ئەنجا قبوڵەکرێ بۆی سەرۆکی هەرێم کە خیانەتی کردووە ئێمە مەحاڵە ئەم ڕیزبەندیە ماستاگرێبین دێمەوەلات دێمەوەلات مامۆستا بۆی بەڵێ فەرموو بە زۆر بە کورتی بێت بۆەوەی مافی کاگارێز و کاکە بوبەکریش نەخۆین بەڵێ زۆر بە کورتی یەکەم کاکرێبین من هێشت قسەگانی تاواکە چووکە دەبی جلسەوایە بارینە ئاسایی باسی بارینە ئاسایی کرد بارینە ئاسایی لە ناو دەستورە بڵام یعنی ئێمە بە مادەی 65 فقرە ثامنن واتە بڕگەی هەشت بارینە ئاسایی باستەوە دەکا کە سەرۆکی هەرێم پاش ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمان بارینە ئاسایی بۆ یەک مانگ بەس خزمەتکەم بۆ یەک مانگ دەتوانێت بارینە ئاسایی ئەعلان کە پاش ئەوەیشە پاش یەک مانگە عەرزی پەرلەمان ئەکرێ ئەگەر پەرلەمان قبوڵی نەکا ئەوەی بووە وەک وایە نەبوو بێت یعنی عادە نەزەری تیاکرێ پاش ئەوەیش
پاش ئەگەرمانێت تەمدید کەین بارینە ئاسایەگە لە 1 مانگ زیاتر ئەبێ پەرلەمان ڕازی بێ لە فقی قانون یەک شتەیە چ ڕێژەیە کاچی بێت ئێستا پێڵێم من خۆم باش ئامادە کردو بۆ ئەوەی بە چ ڕێژەیە چکە زۆر تەکید لەسەرەوە کرد بۆیە من ئەوەم نووسی لای خۆم بە چ ڕێژێک لە فقی قانونەوانەیە ئەگەر قانونی بن تەڵەبەت نابێت لە قانون نازانن ئەگەر دستور سکوتی کرد لەسەر ڕێژە کە ئاڵێ ڕەزامەندی پەرلەمان معنای زۆرینەی ڕەها زۆرینەی ڕەهاشەکانی وەی زایدێک ئەو متعارفە لە بین دوو یاسا ناسە و حقەت ئازانن بێدەنگبوون لەسەر ڕێژە معنای زۆرینەی ڕەها واتە زۆرینەی ڕەها 50 زائدێکەکە زۆرینەی ساناش نییە زۆرینەی دوو لەسەر سێش نیە بەڵام زۆرینەی ڕەها شتی سال لە پەرلەمانە لایەنەکانی دەسەڵات لە قانون شتێک زایدێک بە ئاسانی بەسەر کێرێمێنێ چونکە فراکسیۆنێکی بەقوەتی هەیە بە ئاسانی وانە کاچی من لە پەرلەمانی عێراق کە تۆ بەشێکی لە عێراق بە دوورە سەرسی پەرلەمانە بارینە ئاسایی چونکە بارینە ئاسایی گاڵتە نیە یعنی پێشێلکردنی هەموو ئازادیەکانی ئینسانە ئەتوانن بێنە ماڵەکەمەوە هەڵم گرن بێ محکەمە چیان بێ بیکەن ئەتوانن تەفتیشی هەموو ئینسانێ بکەن ئەتوانن هەموو کەسێ سجن کەن زیندانی کەن بێ قەراری محکەمە بێ دوورە سەرسی پەرلەمان ئەسڵان دستوری عێراق دێنێتەوە دستوری عێراق و دستورێکی زۆر سەرکەوتونە بە لە هەموو شتێکە لەوانەیە لەو بڕگەیەوە بێ ئەوە چەندین دستورت پیشار دەم بارینە ئاسایی بە زۆری نەیە یەک حەزەکە ئەگەر بەرنامەکەت مەجادا فقرە سپاسی دوو فقرەیتر ماوە دقەیە بەس ڕێگاتە دەم بۆی مافی کاگارێز دوو دقە زیاتر منە دوو دقەیش بۆ بەرنامەکەت ناکە دوو باس ناردنی هێزەکە بۆ دەرەوەی هێرێمی کوردستان یا هاتنی هێز بۆ ناو هێرێمی کوردستان باسی ئەوەی کەرکووکی کرد کە هێز چوەتە دەرەوەی هێرێمی کوردستان بە بڕیاری سەرۆکی هێرێم یەکەم شت کە سەرۆکی هێرێم هێزی ناردۆتە نەیناردۆتە دەرەوەی هێرێمی کوردستان ناردێتە دەرەوەی ئیدارەی ئەگەر تۆ کەرکووک و خانەقین و ئەوانە با دەرەوەی هێمەزانی بە قانون قساکەرەوە دەرەوەی هەرێمی کوردستانە ئەقلیمی کوردستان لە پارێزگای سلێمانی دوهۆک هەولێری ئیدارەی ئەقلیمی کوردستان نانە چاوێکم ئەمە ئەقلیمەکەی تۆ ئەم هێزانی ریتە دەرەوەی هەرێمی کوردستان لە هەموو شوێنەکە منتەقە متەنازعە بڕۆ چاوەکە بە شوعرات نابێ بەڵێ کوردستانە بەڵام ئێساس کوردستانیە ئەقلیمی کوردستانیە قسە بکەی کاکە تۆش بێ ڕێگەم دەی من قسەکانم تەواوکەم یاخودوانە کاکە گیان لە مەشاریع عەدالەتی انتقالی هەموو قوانینی دنیا بخێنەوە مناطقی متنازع عليها ئەوەی کێشمەکێشمی لەسەر نێوان منی تۆ من حەقم تایەتی تۆش حەقت تایەتی لە زمانی ئیداری عێراق نییە و لە زمانی ئیداری هێرێمی کوردستان سەرۆکی هێرێمەکە هێزی جوڵاندووە هێرێمی کوردستان بۆ ناوچە دابڕاوەکان سپاس کاگارێز نقطەیەتر مایە بەس ببوورە مامۆستا کاگارێز دێمە لای تۆ لە ماوەی ڕابردوودا پرۆژە یاسایەکتا لەلایەن پەرلەمانتارانەوە ئامادە کرا و تایدا دەوترێت کە 53 واژۆی لەسەر کراوە بۆ ئەوەی سیستم لە هەرێمی کوردستان بە پەرلەمانی بکرێت تۆ وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت پێمان بڵێ بە لە بەرچاوگرتنی ئەوەی لە ماوەی ڕابردوودا لە نێوان نەوشیروان مستەفا و بڵین ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتن وا ڕێکەوتن کە دەستور بگەڕێتەوە پەرلەمان ڕای یەکێتی لەم بارەیەوە چییە و ڕای ئێوە لەسەر سیستمی حکم لە هەرێمی کوردستان چییە؟ سەرەتا سوپاس ئێمە ئێستا لە قۆناغی گواستنەوە داینوە لە قۆناغی دامەزراندن داین بۆیە ئەبینین بەشێک لەو یاسانەی کە دەرکراون پێویستیان بە چاو پێداخشانەوە هەیە بەشێک لەو ڕێنمایانەی کە دەرچوون پێویستیان بە چاوخشانەوە هەیە قۆناغی گواستنەوەش بێگومان هەندێک تایبەتمەندی خۆی هەیە ناسەقامگیری و ململانێ و هەڵپەکردن و یەکتر قبول نەکردن و هەموو ئەوانە هەیە ئەبێ ئەو مەسەلانەمان لەبەر چاو بێت سەبارەت بە پرۆژەی دەستور بێگومان لە دوای پەسەندکردنی پرۆژەی دەستور لەلایەن پەرلەمانەوە هەرچەندە بە زۆربەی هەر زۆری ئەندامانی پەرلەمان دەنجان بۆ ئەو پرۆژەدا لە کاتی خۆیدا بەڵام یەکەم لەبەرەوەی لە کاتی خۆیدا پەسەند نەکرا یا نەخرایە ڕیفراندۆمەوە دومێنیش لەبەر ئەوەی دواتریش ئۆپۆزیسیۆن ئەکتیڤتر بوو یاخۆ ئۆپۆزیسیۆن دروست بوو ئۆپۆزیسیۆن داوای چاوپێداخشانەوەی دەکرێت بوویتە مشتومڕ و مقۆمقۆیەکی زۆری ناو دەبستگاکانی ڕاگەاندن لەسەر ناوەندە سیاسەکانی لەسەرە من ئەگەر لەم نەپرسی وەکو خۆم ڕای خۆم پێ دەڵێم ئەو پرۆژە دەستورە پێویستی بە پێداچوونەوە هەیە ئەگەر لێشمە پرسی ئەو مەسەلەی ڕێککەوتنیە مەسەلەکەوێ ڕاگەاندرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەلایەوە ئاساییە هەمواری پرۆژەی دەستور بکرێتەوە لەبەرەوەی لە کاتی خۆیدا ڕیفراندۆمی لەسەر نەکرا لە 25 دواخرا و ئێستش مادام بەشێکی زۆری خەڵکی کوردستانیان نوێنەرانی خەڵکی کوردستانیان لایەنە سیاسەکان ئەوە لە بەرژەوەندی دەزانن ئەبێ ئەو مەسەلەیە لە بەرچاو کاگارێ زۆر جار لەلایەن بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانەوە دەوترێت کە ئەوە ڕای
ڕای چەند کەسێکە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتبەستن بە ڕێکەوتنامەی بە ئەتیفاقی استراتیژیدا دەڕێژرێت لە سەربارەت بە گەڕانەوەی دەستور و ئەم مەسەلانە. بێگومان ئێمە ڕێککەوتنامەی استراتیژیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە، بەڵام خۆ ڕێککەوتنامەی ئەومان نییە ئێمە یان ئەوان سربەخۆی خۆمان و سربەخۆی بیرکردنەوەی خۆمان لە دەستدا بێت و بۆ یەکتری تەنازل بکەین لەو مەسەلە سربەخۆی بیرکردنەوەی خۆمان هەیە و ئەو مەسەلەیەش گەڕانەوەشی دیسان من قسەیەک با بکەم گوتمان ئاساییە، بەڵام تۆزێک بە دقت بین لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێن پێویستە هەر یاسایە کە لە پەرلەمانی کوردستان دەردەچێ ڕەهەندی نیشتیمانی هەبێ کۆدەنجی و ڕێککەوتنی نیشتیمانی لەسەر بێت باشە زۆر باشە ئەبێ ئەوە بێ خۆ وادانێ ئێستا یەکێتیش و لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنیش هەمومان لەگەڵ ئەوەین ئەو پرۆژە یاسایە هەموار بکرێتەوە و مناڵێم بگەڕێتەوە بگەڕێنە هەموار بکرێتەوە ڕەنگە چەند بڕگەیەکی پێویستی بە هەموارکردنەوە هەبێتون کارێکی ئاساییە هەموارکردنەوە مانای گەڕانەوەی نییە گەڕانەوەی بەڵام تۆ سەر لەبەری جاریشتر بێدی ڕاستی بکە یان چەند بڕگەیەکە هێز و لایەنە سیاسەکان لەسەر ڕێککەون و ناو پەرلەمان دەنجی لەسەردن ئەوش جیاوازە ئەگەر سەر لەبەری جارێکی تر کە ماندووبوونێکی زۆری ویستێت تا ئامادەکراوە کە ماوەیەکی زۆری ویستێت تا ئامادەکراوە کە زۆر پێوە خەریک بووینە ئەوە جیاوازە و لەوەش چەند مادەیەک کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیا لایەنەکانی تر تێبینیان لەسەر هەیە و لە دەرەوەی پەرلەمان لەسەری دانیشتن و ڕێککەون و ئەو ڕێککەوتنە ئەوەی کە ڕەهەندی نیشتیمانی دوای لە ناو پەرلەمان دەنجی لەسەر بێتەوە ئاسانتر لەوەی سەر لەبەری پرۆژەکە بخەیتەوە دەنگ بخەیتەوە گفتوگۆ ئەوانە اینجا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن مەبەستم لێ باز دەکەن ئەڵێن پێویستە ڕێککەوتنە پێویستە ئەوەی ڕەهەندی نیشتیمانی هەیە خۆ پرۆژەی دەستور لە هەموو یاساکان زیاتر ڕەهەندی نیشتیمانی هەیە و لە هەمویان بەهێزترا کەواتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەبێ ئەو مەسەلەی لەبەر چاو بگرن مەسەلەکە ئەگە بە زۆرینە و کەمینەوی بەڵێ ئێستا لە پەرلەمان دەنجی لەسەر بدرێ ئەگەڕێتەوە هەموارەکرێتەوە بەڵام خۆت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوای ڕێککەوتن لەسەر ئەو یاسانەی کە ڕەهەندی نیشتیمانی ئەوش ڕەهەندی نیشتیمانی کەواتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن حەقی خۆیانە مافی خۆیانە داوا بکەن کە پێویستە بگەڕێتەوە کە لەسەر هەبێ بەڵام ئەبێ ئەو خودی خۆشیان ئەو داوای خۆشیان ئەو مەسلەی خۆشیان کە ئەو ڕژێن و باسی دەکەن ئەبێ مادام ئەو مافە بۆ خۆیان بەڕوازان ئەبێ بۆ پارتیشی بەڕاگەز لە دانیشتنەکەی لە کۆبوونەوەکەی تاالبانی و نەوشیروان مستەفادا تاالبانی بە ڕاگەیانی ڕاگەیاند بە ڕسمی کە ئەوان لەگەڵەوەن دەستور بگەڕێتەوە لە زمنیشە گرنگترین خاڵ لە ناو دەستورە کە قسەی لەسەر بکرێت مەسلەی سیستمی سەرۆکایەتیە لە هەرێمی کوردستان بەڵام دەوترێت لە دوای ناساغی تاالبانی و نەخۆشکەوتنی لە ناوێکێتی بێدەنگیەکەیە لە سەبارەت بەم مەسلەیە نا بێدەنگی نییە مامزرا وەکو سکرتێر وەکو ڕابەریەکێتی شتەکە ڕاکەواتە ئەوە ڕایەوە بێگومان ڕاگەیان بەڵام مەسلەکە نهاتۆ تۆ سەر ئێستا و خەریکە لەگە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دانیشت نەکرێت و ئەو مەسلەی و مەسلەکان تری باز دەکرێت و ئەو وەختە یعنی بۆی لەسەر ڕێکەوین چۆنێتی هەموارکردنەوەی ئەو بڕگانی کە پێویستن بە هەموارکردنی ئێستا ماڵێن هەر مەسلەی پێم وانە تەنیا ئەوەی پێویستی بە ئەوەی پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمەوەی یاخە سیستمی سەرۆکایەتی یا پەرلەمانی پێویستی هەندێک خاڵی تر هەیە بۆ نمونە ڕەنگە لایەنە ئیسلامیەکان کاگە بەکریش ڕەنگەی شارە پێ بدە هەندێک خاڵی تر ئەوانش ڕساویان کردی بۆی پێداچونەوە بەو بڕگە و مادانەشدا بکرێتن کە ئەوان داوای دەکەن یا من جێم زۆر سپاس کاک ئەبوو بەکر دێمە لای تۆ سەبارەت بە گەڕانەوەی دەستور و تەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە چاوپێکەوتنێکدا دەڵێت پارتی پێی وایە ئەوەی پەرلەمان دەنگی لەسەرداوە هەر یاسا و بڕیارێکیش پەرلەمان دەنگی لەسەردابێت ناگەڕێتەوە و لە بەشێکی تری گفتوگۆکەی داڵێت ئەوە بزوتنەوەی گۆڕانە کە تەسویقی گەڕانەوەی دەستور و ئەم مەسەلانە ئەکات و لایەنەکانی تر ئەو ڕەئیان نیە ڕای ئێوە چێ لەوانەوە بەناوی خۆی گەورە دیارە ئێمە کە قسە لەسەر دەستورەکەین لەبەرەوەی کە میساقێکی سیاسیە و دایکی یاساکانە بۆیە ئەبێت نووسینەوەی دەستور بە شێوازێک بێکە ماف و ئازادیەکان بپارێزێت و ئایندەی ئێستا و نەوەکانمان زەمانەت بکە و بتوانێت بەرگری کارێکی ڕاستەقینە بێت لە ئازادی مرۆڤەکان و گروپ و حیزب و ڕێکخراوە سیاسیەکان کە ئێمە قسە لەسەر هەموارکردنەوەکەین ینی هیچ کەسایەتێکی سیاسیمان لەبەرچاو نییە ئێمە قسە لەسەرەوەکەین کە ژیانی سیاسی لەم هەرێمەیە ڕێک بخرێ لە دەستی گروپ و حیزب و کەسایەتەکان دەربهێنرێت و لەبەر ئەوەیە کە ئەمێکیین لەو لایەنەوەی کە داوای هەموارکردنەوەی دەستورەکەین چونکە لە ظرفی ئەم 5 ساڵە بەڵە بەجددی نەخێر پێوە پەیوەندی بە گۆڕانەوە ئێمە وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن داوای هەموارکردنەوەی دەستوراکەین لەبەرچیە یعنی لەبەرەوەی یەکەم لە ظرفی 5 ساڵە کۆمەڵی گۆڕانکاری گەورە ڕووی داوەکە پێویستە ئەوانە هەمووی نادیدە نەگرین و لەبەرچاوی بگرین دوو ئەم دەستورە بە شکل پەرلەمانیە وەکو بەڵام لە ممارەسە و ناوەڕۆک و جەوهەرە سەرۆکایەتیە ئەوی لەبەر ئەوەی ئەو دەسەڵاتە ڕەهایە و زۆر و زەبەندانی کە بە سەرۆکی هەرێم درراوە و ئێمە بینیمان لە ڕووداوەکانی حەڤێ شوباتە بۆ نمونیانی کە
سەرۆکی هەرێم بێلایەنانە مامەڵی نەکرد بۆ نمونانی کە داخواز کە ئیتیهامی لایەنەکانی ئۆپۆسیۆنی کرد بەوەی کە تینووی دەسەڵاتن و ئەجندای سیاسی لە پشتی ئەم داخوازی خۆپیشەرە کۆمەڵی شتی تریش لە ڕاستیە لەبەرەوە ئەلێرەدایانی کە ئێمە داوای سیستمی پەرلەمانی ئەەکەین لە سیستمی پەرلەمانیا زەماناتی زیاتر هەیە بۆ حیزب بۆ ڕێکخراوە سیاسەکان لە سیستمی پەرلەمانیا دانپیانانی فەرمی هەیە بە ئۆپۆسیۆن و ئۆپۆسیۆن ئەبێتە کۆڵەکێکی سەرەکی گەمی دیموکراسی لە سیستمی پەرلەمانیا لە سیستمی پەرلەمانیا ئەو کاتە حکوومەت و سەرۆک یعنی خازەع بن بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوەی پەرلەمانی کە هەموو ئەمانی ئێستایانی کە لە ئێستای بینین لەمەی کە پێشنیار کراوە لەم پرۆژه یاسای دەستورە ئەمانە جێبەجێ نابێ و تحقیق نابێت لەبەرەوە ئێمە فعلەن لەگەڵ ئەویان کە دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان و سازانێکی نیشتیمانی لەسەر بکرێن چ لە ناو پەرلەمانە وەکو لایەنەکان و فراکسیۆنەکان چ لە دەرەوەی پەرلەمان ئەبێ هێزە سەرچیەکان لەسەر دەستورە ڕێ کاکە بووبەکر گەر چەند شتێکت بەبیر بێنمەوە لەسەر زەوئیەوە وەڵامم بیتەوە بینیمان نێچیروان بارزانانی و بەرهەم ساڵح لەگەڵ علی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیە کۆبوونەوە و دوایەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسییان لە ئەنجامی کۆبوونەوەکە کرد ئەمیری کۆمەڵەڵێت ئەوەی لە کوردستاندا هەیە بە بەراورد بە عێراق زۆر ئێمە پێشکەوتوترین و ئەڵێت جددیەتێکی زۆر دەبینین بۆ ئەوەی کە چاکسازی ڕوودات و بەدەم داواکاریەکانی ئۆپۆزیسیۆنەوە بێن ئەوەی کە لە کۆبوونەوەی سێسەرکردەکەی ئۆپۆزیسیۆن و بارزانی باسکراوە جێبەجێ بکرێت بەڵام دەبینی وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە ئەمە ڕایەکی فەرمی پارتیە ئەڵێت ئەوەی پەرلەمان هەر بڕیار و یاسایەک لە پەرلەمان دەنگی لەسەر درابێت گەڕاندنەوەی نییە بۆ پەرلەمان دوایام ناوبڕە وەڵامت لێوەرەکەمەوە سوپاس دەکەم.